bağlamında kendi kanaatlerini ortaya koymuştur. Recep Tayyip Erdoğan سەرۆکۆمەری تورکیا لە کاتی سەردانەکەیدا بۆ کرواتیا قسەیەکی کرد کە پێدەچێت بە دڵی زۆرێک لەو هێزە ئیسلامگەرایانەی وڵاتانی ناوچەکە نەبێت کە دژی عەلمانیەتن و لە ساڵانی ڕابردووشدا زۆر بە سەرکەوتنەکانی حیزبە ئیسلامگەرەکەی ئەردۆغان دڵخۆش بوون. ئەردۆغان جەختی کردەوە لەسەرەوەی تورکیا وەک وڵاتێکی عەلمانی دەمێنێتەوە. ئەمەش دوای ئەوە هات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئیسماعیل قارەمان سەرۆکی پەرلەمانی تورکیا بەوتنی ئەوەی کە دەبێت تورکیا ببێتە خاوەنی داستورێکی ئیسلامی گۆمەکەی شڵقاند و مەشتومڕێکی گەرمی بەدوای خۆی دەهێنا. ئەردۆغان سەبارەت بە لێدوانەکەی سەرۆکی پەرلەمانی تورکیا ڕایگەیاند قسەکانی ئیسماعیل قارەمان بۆ چوونی کەسین و پێچەوانی ئەو بنەما بنچینەیانەیە کە داستوری تورکیای لەسەر دامەزراوە. ئەمە جاری یەکەم نییە کە ئەردۆغان بەم شێوەیە لەسەر عەلمانیەت قسە دەکات. ساڵی 2012 بەر لەوەی محەممەد مورسی ببێتە سەرۆکی میسر، ئەردۆغان داوای لەلایەنگرانی ڕێکخراوی ئیخوانی میسر کرد بە هەڵە لە عەلمانیەت تێنەگەن. بەو پێی عەلمانیەت بە واتای بێدینی نییە، بەڵکو بە واتای ڕێزگرتنە لە هەموو ئاینەکان و دابینکردنی ئازادی ئاینیە بۆ شوێن کەوتوانی هەر ئاینێک. سەرباری ئەم جەختکردنەوانەی ئەردۆغان لەسەر عەلمانیەت نارەکانی بەگومانن لە هەنگاوەکانی ئەردۆغان و حیزبەکەی و پێیان وایە ئەردۆغان و ئاکەپە بەنیازن هەنگاو بە هەنگاو تورکیا لە بنەماکانی عەلمانیەت دوور بخەنەوە. تەنانەت هەندێک لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا تۆمەتی ئەوەیان خستۆتە پاڵ ئەردۆغان کە نیازی دامەزراندنی خەلافەتێکی ئیسلامی هەیە لە تورکیا. ئەوەی زیاتر نارەکانی ئەردۆغانی نیگەران کردووە هەوڵەکانی حکوومەتەکەی ئاکپارتیە لە ساڵانی ڕابردوودا بۆ بە ئیسلامیکردنی کۆمەلگای تورکیا. لەوانە پەروەردەی ئیسلامی لە خوێندنگاکان قەدەغەکردنی دوکانەکانی مەیفرۆشتن لە هەندێک لە شوێنەکاندا. بەر لە سەدەیەک تورکیای نوێ لەلایەن مستەفا کەمال ئەتاتورکەوە لەسەر بنەماکانی عەلمانیەت دامەزرا. لەو کاتەوە تا ئێستا عەلمانیەت لە تورکیا بۆتە هێڵی سوور و هەر لە سەردەمی ئەتاتورکەوە سوپای تورکیا خۆی بە پارێزەری عەلمانیەت دادەنا و هەر لەم چوارچێوێژدا لە ساڵی 1997دا بەوەی فشارەکانی سوپاوە حکوومەتە ئیسلامگەراکەی ناژمەدی نەربەکان هەڵوەشێنرایەوە. هەرچەندە ئەردۆغان لە دوای بەدەسەڵات گەیشتنی توانی پاشەکشە بە سوپا بکات، بەڵام بە وتەی بەشێک لە چاودێران هێشتا بەشێکی بەرچاوی کۆمەلگا تەنانەت بەشێک لە لایەنگرانی ئاکەپەش وەفادارن بە بنەماکانی عەلمانیەت. هەر بۆیە گۆڕینی دەستوری تورکیا لە دەستورێکی عەلمانیەوە بۆ دەستورێکی ئیسلامی کارێکی ئاسان نییە.